بخير بس تساوم بەڵێ ئەوڕۆ یاریمان هەیە لەگەڵ یانەی مینا یاریمان هەیە یانەی میناش بەخۆتە لە یەکەم جێ لە خۆی ئاستێکی باش پێشکەش کرد بەرامبەر نەفتی میسان توانی 3 گۆڵ کە 3 بێک باتەوە چوار گۆڵی کرد گۆڵەشی ئۆفساید بوو دەبی یانی بزانانی یانەی مینا یانەکی ئاسان نییە و ئەمەش لە یەکەم جەولەدا توانیمان 3-2 بین و بەرامبەر نەجەف هیوادارم ئەمەش وەکو ئەوڕۆ هاتینە لە ئیسکان خڕبووینەوە وەکو پشتگیریەک دەمانەوە ئینشاڵڵا هەولێر بە ئەنجامێکی باش دەباتەوە لە جەولەی دووەمی خۆیدا و دەستخۆشی لە کاک سەفینیاسیش دەکەم بەڕاستی دڵسۆز و جێگەی دەستی دیارە هەتا ئێستا و هیوادارم دەورەمەندەکانی هەولێرە سەرمایەدارەکان کاک سەفین لەو دوو ڕۆژەی لێدوانێکی بڵاو کردو هیوادارم هەموو لایەک گوێبیستی بن کە هیوادارم دەعم بکرێ و کابرا یعنی وەکو دیارە مەسەلە دەرێ ڕووی مادی لە ڕووی مادی و مادی یعنی هەولێر تۆزێک حاڵی باش نییە هیوادارم دەورەمەندەکان سەرمایەدارەکانی هەولێری بێن پشتگیری کاک سەفین و نادی یانی هەولێرە بکەن داوامایە لە هاندەران هەمووتان هەموو یەک بگرن ئێستا وەکو ئەوانەی خۆمان مەسەلەن دەستەی هاندەران ڕابیتە ئەندامانی ڕابیتە جەماعەتی ئۆڵتراز مام سەیدوان هەموو یەک بگرن ببنە یەک بەرە وەچی چەند ساڵە دووبەرە و سێبەرە ئەوە نەمینێتن چکە زۆر گرینگە هاندەر هەمووی پشتگیری یەک باتن و یەک دەستە بن هەموو لە جێیەکی کۆبینەوە هەمومان بچینە جێیەکی لە دەرەوەی مەلعەبی هەمومان لە یەک جێ کۆبینەوە و یعنی هەمومان یەک دەستە بین کەس خۆی جودا نەکاتەوە لەگە هاندەران بڵێ ئەم سەر بەفرانم ئەم سەر بەفرانم چکە وەک زانیمان وەک ئاشکرایە ئەو چەند ساڵی ڕابردوو یعنی هەولێر بەخۆ دەزانێ ئێوە ئاگدار هاندەران چ بووبنە چەند دەستێک یعنی هەولێر کێشەی تێکەت بوو وایە هیوادارم هەمومان یەک برینەوە و هەولێری بگەڕین و ئاستی جاران بە پشتیوانی خۆی گەورە و دوایش هاندەران ئینشاڵڵا